کاچاوا پاراستنا قواره هرما کردستان جالی سیاسی و جغرافی و گرینگل برانبری او هولن لاواس کرنا و هرمی هین هو ساجی پاراستنا جنگه ها کردستان و کس کرناوی جی گرینگه جبوی همی هولاتیه کی مافویت نوا جنگه که پاکش داشتی ارکیوی جیوی جنگه پارێزە شالی حکومت هەرێما کوردستان و چ کارێک هاتیە کرن چ پلانێک هەیە پاشە ڕۆژێدا زیاتر گرنگی جنگه بێتە دانوتنەوە ستودیێدا خێراتنە بەڕێز عەبدولڕەزاق خەیلانی پەیوەداری دەستەوە جنگه هەرێما کوردستانێتین مامۆستا تو گەلە خێرات زۆر سپاس سەلامەت بی جنگه تایبەتیژیت ڕێکێدا وەکی تو هاتیە کوردستان بسیارێ جارێ هەموو ئەم شوێ دەست پێ بکەین بەرێ دکێل هەبینە کارگەهێل vê nizîkî navçeya derveya hewlêrî hebîne. Nuke çi karek hatiye kirin ew dikêle nemîne û keskatî rêka de hebe. Yani her kesekê bête hewlêrê û herêma Kurdistanê şîne hewayekê pîz bibîne keskatiyê bibîne. زۆر سپاس وەڵا مەسلەی هەوای پیس هێشتا هەوای پیس مایە یعنی بە تەواوی ئەگەر ئەو پاڵاوگانە هەمویان دابخرێن هەوای پیس نامینێ بەشێکی نامێ لەبەرەوەی هەوای پیس هەمووی هەری پاڵاوەکان نییە هی هۆکارەکانی تریشە هی مۆلیدەی گەڕەکەکانە هی ئۆتۆمبیل ژمارەی زۆری ئۆتۆمبیل هەموو ئەوانە و ڕێژەی سەوزایش بەرەو زیاد بوونەچی لەبەرەوەی هەندێک لە ئەو پرۆژانەی وەزارەتی شارەوەین دەستی پێکرد لە ناو شەقامەکان هەندێک داری چاند ئەوە ڕێژەی سەوزای زیادەبی بەڵام ماوێتی هێشتا پێویستە زیاتر بکرێ و مەسلەی گرنجیدان بە گواستنەوەی گشتی شەوکارێکە بۆ ئەوەی کە ئۆتۆمبیل کەمتر بەکار بهێنرێ ئۆتۆمبیلی تایبەت ژمارەیان کەم بکرێتەوە لەبەرەوەی ئەو ئۆتۆمبیلانەی لە هەرێمی کوردستان تۆمارکراون لە 16 ئۆتۆمبیلی تایبەتە یعنی ئەگەر گواستنەوەی گشتی هەبی گواستنەوەیکی گشتی باش مریح ڕێک و پێک و بە سیستەم کرابی ڕەنگە ئۆتۆمبیل زۆر کەم پشتی هینگە بەحسەوێ مژارێکم کە پەیوەندیەوە گەل وەزارەتین پەیوەندی دۆر چێک و ئەفکارە بێتە ڕێکخستن هۆکارێن و گواستنی ئەمڕۆزێن و گواستنی گەلک باش بن ژینگەهێ پاکش ڕابگرن هەتا کۆمپانی بێنە مەرجدارکردن دەوێ کارێن هەوسا بکەن لێ ئەز نوکە تایبەتیژی بەحسا حکوومەتە هەرێما کوردستانێ بکەم کابینەوە نەهەیە گەلک وەزارەتن و گەلک گرنگی پێدان حکوومەتی ژالی حکوومەتی وە تێتە دانن مەسەلەن بەحسا پرۆژەیەن گرنگی استراتیژی تێکردن چه کۆمپانی بن چه کارگەه بن چه حتا سامانên سروشتî bekare bi av be desteya jîngehê giringî pêdana wê ji aliyê hikûmetê ve weke wan wezaretanan ku giring seht kitê projeyên giring bû vetkeyan jî tiştekî lawekî ji bû hikûmetê proje plan ve eger لە ڕاستیدا ڕەنگە گرنگی پێدانێکی لاوەچی بی بەڵام هەندێک ئیش هەیە ئێمە خۆمان کردومانە لە دەستەی پاراست و چاکردنی ژینگە ڕێنمایەکی زۆرمان دەرکردێ لەو سێ ساڵەی ڕابردوو نزیکەی 20 ڕێنمای زیاترمان دەرکردێ بۆ کار ئاسانی بۆ جێبەجێکردنی یاسای ژمارەهشتی ساڵی 2008 لەبەرەوەی هەر مادێک پێویستی بە دەرچواندنی ڕێنمای هەیە بۆ ئەوەی جێبەجێ بکرێ هەلی کارمان ڕەخسان بۆ دەرچوانی کۆلیژی زانست بەشی ژینگە یعنی لەسەر پرۆژەکان دامانان لە ڕێگای کەرتی تایبەتیانی ئەو پرۆژانی دێنە لە ئێمە ڕەزامەندی ژینگەیان پێدەین یەک لە مەرجەکانش ئەوەی چاودێری ژینگەیان لەسەر دابنێ بۆ ئەوەی هەماهەنگ بی لەگەڵ تیمی پشکنین لە فەرمانگەی ژینگە لە پارێزگاکان و ئیدارەکان بۆ ئەوەی هەم خاوەنی کارگا یان خاوەنی پرۆژەکە تووشی سەرپێچی نەبی ڕێنمایەکان هەمووی جێبەجێ بکاوەکو خۆی هەم ئاسانکاریشە بۆ فەرمانگەی ژینگە لەبەرەوەی ڕەنگە ئێمە تیمی پشکنینمان ئەوەندە زۆر نەبی لەبەرەوەی مۆزەفمان کەمە بەڕاستی فەرمانبەرمان کەمە هاوکاری فەرمانگەکانی ئێمەیە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمانەی کە دەدرێتە پرۆژەکان سەرفی خۆڵی پرۆسم هین فەرمانگەها گرێبەست داد مەزرێنن لەسەر کۆمپانیên تایبەت لەسەر کۆمپانی تایبەت یعنی ئێستا هەموو ئەو پرۆژانەی دێنە لای ئێمە کارگەکان دێنە لای ئێمە خەستەخانەیە مەعمەلە هەموو ئەو تشتانە پێویستە چاودێرە دابمەزرێنێ ئەو چاودێرە مۆزەف نییە تەعین نەبووە ئەمە هەلی کارمان ڕەخساندێ لە ئەوانە نزیکەی تا ئێستا نزیکەی 300 کەس دامەزرایە لە هەموو پارێزگاکان و ئیدارەکان ئیشێکی تری ئەومان هەبووە کە خۆمان جاران راپۆرتی هەڵسەنگانی کاریگەری ژینگەیی لە نووسنگەی تایبەت یعنی نووسنگەی ئەهلی ئەکرا ئێستا خۆمان لە فەرمانکان دەیکەیت گەلە باشە یعنی ئەو واریداتش کە پارە وەرەگیرێ لە ساحیبی پرۆژە پارەکە وەرگیرا لە 65 ئەڕوا بۆ حکوومەت باش بەڵام یعنی بۆ وەزارەتی دارایی ئەڕوا لە 35 ئەکرێتە مەسروفات و
هاندانی ئەو مۆزەفانی کە ئیشەکە باش بەڕێز عەبدولڕزاق تا گوت گرنگیەکە لاوەکی ینی وەکە وەزارەتێکی سەرەدەری گەلدەستەوە ژینگەی پاراستنەوەی و کەسبکردنەوەی ناوی تەکردن بۆچی توێ ئاخنەتیک و یا لاوەکیە چ پێک و گرنگی پێدانەکە سەرەکی بە مەسەنە چ پرۆژەنە و دەخوازش حکوومەتی کردە نە ئەنجام دای ئەگەر بێژ ئەمە چەند ساڵە مەسەلەن داوامان کردیە وێزگەی پێوانەی هەوا لە شارەکان بە تایبەتی لە هەولێر و سلێمانی کە شاری گەورن وێزگەی پێوانەی هەوادا بنین هەتا ئێستادا نەمەزرە داوا هەشتمان کرد ئیپارە نییە چەند پێ دوێت تقریبا دیف من نازانم پارەکە ئێستا لە بیرم نییە مەبلەغەکە بەڵام ئەوە بەنسبەت حکوومەتی پارەکیاندە زۆر نییە باش مەسەلەن بینایی دەستەی ژینگە ئێستا هەیکەلی تەواو بووە بەڵام فینیشینگی مایە عنی تەکمیلەی مایە لە 1940 تەواو بووە بەڵام تا ئێستا هەروەکو خۆی مایەتەوە ئێستا ئێمە چەندە ڕاوەستای هەروەکی خومایە چەند لەکە وەستاوە دە ساڵە وەستاوە لە شەڕی داعش کە هەموو مەسروفاتەکان لەو کاتێوە داوا کراوە حکوومەت تەواوی بکە طبعا لەمە داوامان کردێ لە حکوومەتی بەڵام ئەویش کێشەی بەڵێندەرەکە هەیە لەبەرەوەی داوای ئەواکە داوای فەرقی فرۆشتنی دۆلارەکە ینی ئەو کاتی دۆلار بە 120 بۆ ئێستا بە 150 ینی ئەو جیاوازی زۆرە لەسەر ئەوە ڕێک نەکەوتینە لەگە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەوەی ئەگەر ئەو بینای خۆمان تەواوبی هەم ئێمە هەم فەرمانگەژنی هەول لە کرێچاتی دەرەچین کە دەریش چوین هەندێک سیستمی مەسن سیستمی سۆلار پەناڵ داعنین کە ئەوە بابەتێکی ژینگەیە و ژینگە دۆستە و وزەی نوێ بۆیە پێویستە ئێمە ئەو بەکاربێنین یعنی هەندێشت هەیە لەبەرەوەی پارەمانی ینی حکوومەت نەیتوانێت دامی مادیمان بکە نەماوەیە ئەف چاف بکەفنە بە بەڕێکەکە بۆش بووی چۆرەسەکردنەوەوان هەردوو پرزیرەکان ئەکە ژینگە پۆریس و تایبەتی پێدەری دەستەی ئەزبارکەم هین حەق و ڕقن یعنی من وام زانی دەی باسی ئەوە دەکەی کە هەموو شتێک باشە و ژینگە بەڵام باسکردنی ئەو گلەیانە بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ نالو ئەوەمەوەبی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران ئاگادار بن لەو کێشانێکی ڕەنگە نەیانگەیشت بیت ینی بە ئەویان نەگەیشت بیت بەڵام ئێمە ئیشی دیکەمان هەبووە مەسەلەن ئێستا ئێمە فەرما لەبەرەوەی بابەتی گۆڕانی کەشەوە بابەتێکی گرنگە ئێمە فەرمانگەی گۆڕانی کەشەوەمان لە ناودەستە زیاد کرد پێشتر بەشێک بوو کردمانە فەرمانگە نوێنەری زۆربەی وەزارەتەکان لەو لیژنەیە هەیە لیژنێکماندا لیژنەی تەکنیکی گۆڕانی کەشەوە بۆ ئەوەی ئاگامان لە دانانی پلان هەبی لەبەرەوەی ئێمە لە گۆڕانی کەشەوە هەم پلانی خۆگونجاندنمان هەیە هەم پلانی کەمکردنەوەی دەرهاویشتەکانمان هەیە ئەو پلانانە لە ڕێگای وەزارەتەکانەوە ئەبێت جێبەجێ بکرێ ینی هەر وەزارەتەکە بێت جێبەجێ پلانەکەی خۆی جێبەجێ بکە بۆ نمونە مەسەن ئێستا دروستکردنی ئەو بەندا و پۆندانە کارێکی زۆر باشە لەبەر ئەوەی خۆگونجاندنە لەگەڵ کاریگەری گۆڕانکاریەکانی زۆر باشە هەندێک بەڵام ئەگەر بپرسم وڵام دێ مەسەن ئەو هەنگاوانەی ئەو ئاخیرانە یعنی هاتینە هاوێتن تایبەت ژووی پاراستنە ژینگە مەرج تێنەدانم بوو کارگەها و کۆمپانیان ئامارێک بەردەستی و هەیە حتا چڕۆدا کاریگەری بێ یانژی ئەم بەراوردەکێ بکەین بەراوردە بکرێ لەگەڵ ناوچەکانی باشوور و ناوەڕاستە عێراق یەک وڵاتە بەڵام کەشەوەکەی زۆر جیاوازە تا چ ڕادە ئەمە خاوێنتری لەو ناوچانە لە هەند لە ئێمە لە ناوچەی شاخاوی و یعنی لە ناوچەی دەرەوەی شارەکان ئێمە ژینگەمان خاوێنترە زۆریش بەڵام ناو شارەکانمان پیسن بەڕاستی لەبەر ئەوەی هۆکارەکانی پیسبوون هۆکارەکانی پیسبوونی هەوا وەکو خۆی ماوە من هەموو جارێ باس دەکەم کە پێویستە ئەمە ئەو هۆکارانە لابەرین وەکو دەخستی پاڵاوگەکان یان بە یاساییکردن یان جێبەجێکردنی ڕێنماییەکان ئەوە نیە کاری لەسەر کراویان هێشتا ڕێنماییەکان ئەو ڕێنمایی ئێمە دامانناوە ساڵی 2020 ڕێنمای ژمارەیەک لە وەزارەتی سامانە سروشتەکان دەرچووە بەڵام ڕێنمایی لایەنە پەیوەنددارەکان تێدا یەک لەوانە ڕێنمایی ئێمەشی تێدایە ئەبێ پاڵاوگەکان خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ڕێنمایە بۆ ئەوەی هیچ کاریگەریان لەسەر پیسبوونی هەوانە بێ دووەم دابینکردنی گواستنەوەی گشتیە بۆ ئەویان هیچ پلانێکتان هەیە لە داهاتوو پەیوەندیتان لەگەڵ هاتوو سووە لەگەڵ شارەوانیە ئەوە علاقی بەش بە هاتوچەوەنی علاقی بە وەزارەتی گواستنەوە گەیاندنەوە هەیە و علاقی بە دەستەی و بەرهێنانی پەیوەندیش پێزی پێ نەدا کە ئەو ئۆتۆمبیلە بۆ ئەوە نابێ هاوکارەکانی گواستن یان هەروکار ئۆتۆمبیلەکان ئەوەی لەبەرەوەی گواستنەوەی گشتی تو ناتوانانی بڵێ خەڵک نابی ئۆتۆمبیل بکڕی بەڵام ئەتو کە گواستنەوەی گشتیتە بە خەڵک خۆی نایکڕی بەڵام ئەوە دەکرێت لە ڕێگای وەبەرهێنانەوە بکرێ ئەمە پرۆژێکمان هەبوو لەگە دەستەی وەبەرهێنانی وەڵا هیچ کۆمپانیایەک نەهاتە پێشکە
لە جیاتی خانوو دروستکردن بچن گواستنەوەی گشتی بکە لە شارەکان یان خۆی گواستنەوەی گشتی زۆر گرنگە لە ناو شار لەبەرەوەی تۆ هەر پاسێک ئەگەر چل نەفەری تێدابی 30 نەفەر چل نەفەر بگریت تۆ کەواتە چل سیارەت کەم کردەوە کە چل سیارەت کەم کردەوە هەر سیارێک چەند لیتر سوتەمەنی ئەسووتێنی هەر لیترێک سوتەمەنی بە کورتی دار چاندن هۆکارێکی زۆر باشە بۆ خاوێن ڕاگررتنی ژینگە سەوزی هەوای خاوێن بەڵام دابینکردنی ئاو بۆ ئەو دارانە ئەرکێکی قورسە ئاو فکرتان بیرتان لەوە کردووە ئاو لە شوێنێک بۆ ئەم دارانە بینێ نەک ئەو ئاوە بی کە خەڵک دەیخواتەوە ئیتر هەر ئاو نامینە ئەگەروە لە هەولێر بە تایبەت نابێ ئێمە احتیمات بکەینە سەر ئاوی تۆڕی گشتی ئاو کە دابەشەکرێتە ماڵان بچین داری پێ ئاودەین ئللا ئەو دارانە نەبێکە لە ناو پارک و باخچەکان ئەکرێ ئەوانەی ناو شار بەڵام ئەوەی تر دەبێ دارستانی دەستکرد دروستکەین ینی وەزارەتی کشتتوکال و سەرچاوەکانی ئاو بەڕێبەتی گشتی دارستان دەبی هەندێک ڕوبەر تەرخان کە لە دەرەوەی شارەکان بۆ ئەوەی دارستان دروستکەکە ئەو دارانش بن بە جۆرێکە ئەوەندە ئاوی نەوێ بگونجێ لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان و ببیتە دارستانێکی زۆر باش گەلک سوپاس بەڕێ سەبدڕەزە خەیلۆنی پێفدەری دەستی ژینگە هەرێما کوردستانە دیالمەدەبوون سوپاس بووە پیڤیاوەیەکە حکوومەت ئەو پرسنتەی مۆژە پێکری پرزگرێک بین شۆڕە سەرکردن وەڵام من هێشتا قسم زۆر مابوو ئەمە زۆر حەزم لێ باسی ژینگە بکەم بەس کاتەکە ئەوەندێ بەڵام دەرفەتی زۆر مابوو دەرفەتیشان بخینە ڕوو لە دوزاردا هەوڵێک بدرەوە بیچار سەرکردی سوز گەل هەفکارێمە تایبەتیش بێ مژۆری ئەم زیرەتر گەنگەشەکی ژبووی چارە سەرکرد گەلک سپاس بووە سپاس بۆ تو گەل لە بخێرات سلام